ناکۆکیەکانی نێوان هەردوو حکوومەتی هەرێم و عێراق لەسەر پرسی بە بانکیکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم بەردەوامن. پرسێک کە موچەخۆرانی هەرێم هیوایان لەسەر هەڵچنیوە بۆ ئەوەی بە یەکجاری موچەکانیان گرنتی بکرێت و چیتر نەبێتە بەشێک لە ناکۆکیە سیاسیەکان. بەغداد تا ئێستا جەخت لەسەر پشت بەستن بە بانکە فیدراڵیەکانی ڕەشید و ڕافیدەین دەکاتەوە بۆ بە بانکیکردنی موچەی موچەخۆرانی هەرێم، هاوشێوەی موچەی موچەخۆرانی عێراق. حکوومەتی هەرێمیش دەیەوێت بە هەر نرخێک بووە لە ڕێگەی پرۆژەی هەژماری منەوە ئەو پرۆسەیە جێبەجێ بکرێت. ئەندامێکی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەران دەڵێت بە پێی بڕیارەکەی دادگای فیدراڵی دەبێت ئەو پرۆسەیە لە ڕێگەی بانکە فیدراڵیەکانەوە بێت و بە هیچ جۆرێک ئەو بڕیارە هەژماری من ناگرێتەوە. قرار المحكمة الاتحادية تم توطين رواتب موظفي إقليم كردستان. بڕیاری دادگای فیدراڵیە کە دەبێت موچەی فەرمانبەرانی هەرێم لە ڕێگەی بانکەکانی حکوومەتی عێراقەوە جێبەجێ بکرێت. لێستادا کۆمپانیاکان لە هەوڵدان بۆ دەستپێکردنی کارەکانیان بۆ دەرێنانێکی کار بۆ فەرمانبەران. هیچ ڕێکەوتنێک لەگەڵ پرۆژەی هەژماری من نەکراوە، بەڵکو ڕێکارەکانی بە بانکیکردن لە ڕێگەی بانکەکانی حکوومەتی عێراقەوە دەبێت. المصارف الحكومية الاتحادية. سەرچاوەیەکی تایبەت لە بانکی ڕەشید با کورتسات نیوزی ڕاگەیاندووە پێشتر وەفدێکی بانکەکە سەردانی شاری هەولێریان کردووە و ویستویانە گفتوگۆ لەسەرکردنەوەی لقی بانکەکەیان بکەن بە مەبەستی کردنەوەی هەژمار بۆ موچەخۆرانی هەرێم، بەڵام هەوڵەکانیان بێئەنجام بوونە و بەدەستی بەتاڵ گەڕاونەتەوە بەغدا. بە پێی زانیاریەکانی کورتسات نیوز، حکوومەتی هەرێم تەنها ڕەزامەندی لەسەر بانکی TBI نیشانداوە کە پرۆسەی بە بانکیکردنەکەی تێدا جێبەجێ بکرێت، چونکە ئەو بانکە لە هەرێمی کوردستان لقی هەیە و چاوەڕوان دەکرێت لە داهاتوویەکی نزیکدا بچێتە ناو پرۆژەی هەژماری منەوە. وزارة المالية إذا ما تطبق قرار المحكمة وتحقق التوطين. ئەگەر وەزارەتی دارایی بڕیارەکانی دادگای فیدراڵی جێبەجێ نەکات، سەبارەت بە بانکیکردنی موچەی فەرمانبەران ڕوبەڕووی لێپرسینەوە دەبێتەوە. بە پێی یاساکانی سزادانی عێراقی ژمارە 111 بۆ ساڵی 1969 بڕگەی 329 هەر لایەنێکی پەیوەندیدار بڕیارەکانی دادگا جێبەجێ نەکات بۆ ماوەی 5 ساڵ زیندانی دەکرێت. ئەمە بەرپرسیارەتیشە وەزیری دارایی عێراق لە ئەستۆی دەکرێت ئەگەر بڕیاری بە بانکیکردنەکە جێبەجێ نەکرێت. وزارة المالية إذا ما طبقت هذا الأمر. بە پێی بڕیاری دادگای فیدراڵی ناردنی موچە بۆ هەرێمی کوردستان تا جێبەجێکردنی بڕیاری تایبەت بە بانکیکردنی موچەی موچەخۆرانی هەرێم بەردەوام دەبێت، بەڵام تا ئێستا دیار نییە کەی پرۆسەکە جێبەجێ دەکرێت و موچەخۆران مانگانە لە کاتی خۆیدا موچەکانیان دەخرێتە سەر هەژمارەکانیان. ئەگەر ڕێکارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پرسی بە بانکیکردنی موچەی فەرمانبەرانی بەم جۆرە ئێستا بێت، ئەوە بەدەستی خۆی گرێکوێرێکی گەورە بۆ خۆی دروست دەکات. ئەو کات دادگای فیدراڵیش هەرچی ڕێکارێک کە گیراونەتە بەر بە بڕیارێک دەیانگەڕێنێتەوە چوارگۆشەی یەکەم. قوربانی سەرەکی ئەم دۆسەیەش فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەبن. محەممەد عەبدوڕەحمان، کورتسات نیوز، باغدا.